بۆ گفتوگۆکردنی زیاتر لە بارەی ئامادەکاریەکان بۆ پێشوازی لە سەردانکەران لە ستۆدیۆ میوانداری بەڕێز مەسعود باتێلی سەرۆکی لیژنەی باڵای ئامادەکاریمان کردووە. بەڕێز مەسعود باتێلی بەخێر بێن. کاک مەسعود خێراتی ئێوار باش. پێشبینیتکەن و زیاتر ژ 500,000 زیارەتکار بڕێ هەرێما کوردستانی سەردانا کەربەلا و نەجەفی بگەن. میکانیزما پێشوازیکردنەوەوان و هاتنەوان و دچاو بیتن. بەڵێ زۆر سپاس. حکوومەتە هەرێما کوردستانê لیژنەیەکی باڵای پێکهێنراوە لە گشت وەزارەتە پەیوەندیدارەکان لە هێزەکانی ناوخۆ لە تەندروستی لە گواستنەوە و لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان. ئەم لیژنانە دەست بە کارەکانی خۆیان کردووە بۆ ئەمە بەستە 4 وێستگەی سەرەکی دانراوە لە هەرێمی کوردستان. 2 وێستگەی سەرەکینە، یەک لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران، یەکیش لە پێشانگای نێودەوڵەتی حاجۆمەران، 2 وێستگەی لاوەکیشمان هەیە، وێستگەی کانیماران لەگەڵ بازگەی شێراوە. یەکەم جار کە زیارەتکارەکان لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران داخل دەبن، لەوێ پرۆسەکە دوسێ پرۆسەمان هەیە: پرۆسەی پاسپۆرت دخولیان، پرۆسەی ڕێکارە ئەمنیەکان، پرۆسەی خزمەتگوزاری گشتیەکان لەگەڵ پرۆسەی گواستنەوەیان. بەنسبەت لەبەر ئەوەی ئەم ساڵ لەگەڵ لایەنی ئێرانەکان لە پەیوەندیدان بەڕێگای فەرمانگای پەیوەندیەکانی دەرەوە مەزەنە دەکرێتن 500,000 کەس ئەم ساڵ لە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەرانەوە بە ڕێگای هەرێمی کوردستان سەردانی شارە پیرۆزەکانی نەجەف و کەربەلا بکەن. لە 8 پرۆسەکە دەست پێ دەکاتن بە شێوەی فەرمی تاکو چلەی ئیمام حوسێنی لە 6 پرۆسەکە کۆتای دێت، واتە دەتوانین بڵێن 20 ڕۆژ دەخانێتن ئەم پرۆسەیە. ئەگەر ئێمە ئەم 500,000 دابش لەسەر ئەم 20 ڕۆژە بکەن، دەتوانین بڵێن معدلێکی 25,000 نەفەری چاوەڕێ دەکرێتن ڕۆژانە لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران داخلی هەرێمی کوردستان بێتن. بۆ ئەمە بەستە ئێمە بۆ پاسپۆرت 55 گیتمان داناوە، 41 گیت لە ناو گۆڕەپانەکانی پاسپۆرتمان داناوە، 14 گیتیش لە ناو ساڵۆنەکانمان داناوە، کەواتە 55 زیارەتکار دەتوانین بە یەک جار مۆری دخولیان بۆ ئەنجام بدەین و هەمشووی بۆ بکەین و لە کەمتر لە 1 دقیقە داخلی هەرێمی کوردستان ببن. بەڵێ لەبارەی گواستنەوەیان لە دوای دخولیان بۆ هەرێمی کوردستان هاتیان بۆ هەرێمی کوردستان گواستنەوەیان تا کوێ لەسەر ئێوە؟ بەڵێ پرۆسەی گواستنەوە 2 قۆناغە. قۆناغی یەکەم لە دەواازەی نێودەوڵەتی حاجۆمەران بۆ وێستگای پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە هەولێر دەبێتن. قۆناغی دوام لە هەولێر بۆ ئەلحوسێنیە، وێستگەی سەرەکیان ئەلحوسێنیە نزیکی شاری بەغدایە. بۆ ئەمە بەستە ئێمە 2 گروپی گواستنەوەمان 2 تیممان دیاری کردووە بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سووران و بەڕێوەبەرایەتی گواستنەوەی هەولێر سەرپەرشتی پرۆسەکە دەکەن. بۆ ئەمە بەستە ئێمە 1500 کۆستەر و ڕەف ئامادەمان کردووە لە حاجۆمەران بۆ هەولێر. ئەگەر معدل 20 نەفەر زایر دابنن، یعنی دەتوانێت تەختیەی 30,000 نەفەر بکاتن. ڕۆژانە 25,000 نەفەر ئەگەر داخل بێت، ئێمە حسابی 30,000شمان کردووە ئەگەر هەر هەموو داخل بێتن. کە لە حاجۆمەران بەڕێکەوتن هاتنە بۆ هەولێر، لە هەولێر گروپی دووەم دەست پێ دەکاتن، کۆستەرەکانی ترمان حاضر کردووە، ئەویشن 1500 کۆستەرن لەگەل سەرپەرشتیەوان کۆستەر و ڤەگواستن و ئەوانە دیکەن. ئەم حکوومەت هەرێما کوردستانە یان کۆمپانیانە؟ بەڵێ حکوومەتە هەرێما کوردستانê لیژنا باڵا پێکاتوە. ئەم لیژنەی باڵا بە ڕێگای فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سووران و بەڕێوەبەرایەتی گواستنەوەی هەولێر لی بەرپرسیارن، ئەوان هەماهەنگیان کردووە لەگەڵ کۆمپانیەکان و نووسینگانەکانی ناوخۆیی ئەوان دەگوازێنەوە. تێچووی گواستنەوەکە لەسەر چێ؟ تێچووی گواستنەوەکە لەسەر خودی زیارەتکارەکانە. تێچوویەکی کەمماندانەوە، چونکە ئەمە زۆر بابەتێکی ڕەنگە تیجاری نەبێتن. تێچوویەکی کەم دانراوە بە هەماهەنگی لەگەڵ گواستنەوەی سۆران و هەولێر. لە هەولێر 1500 کۆستەر لەگەل 400 ڕەف لەگەل 150 ئۆتۆبوسی 50 نەفەریمان دابین کردووە، کەواتە دەتوانم بڵێم ینی تەختیەی 50,000 نەفەر دەکاتن. ئەگەر بە 2 شیفتشیش بکەن، ینی تەختەی 25,000ەکە دەکەن. لە ڕووی گواستنەوە تقریبان ئامادەکاری باشمان کردووە، هیچ کێشەمان نابێت. هەر زیارەتکارێک چەند دەمێنێتەوە لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر؟ خۆی لە ئەسڵدا ئەم زیارەتکارانە هەرێمی کوردستان وەکو ترانزیت بەکاردێنن. ینی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی باڵا هەموو ئامادەکاریەکانیان بۆ دەکاتن کە لە حاجۆمەران کە دێتە هەولێر، لە هەولێر وێزگەیەکی سەرەکیمان داناوە، ڕەنگە لەوێ پشودانێک بکاتن، ناوخواردنێکیان پێ بدرێتن، ئیستراحەتێک بکەن، دوای پرۆسەکە دەست پێ دەکاتن بۆ گواستنەوەیان بۆ بەغدا. ساڵی ڕابردوو بە تەنیا بە ڕۆژ هاتوچوو بوو گواستنەوە دەکرا. ئەم ساڵ وا بڕیارەکە بشێوی 24 ساعتە بێتن. یعنی خودی زیارەتکارەکان پێیان باشە کە ماوەیەکی کەم بمێنن و یەکسەرە سەفەر بکەن بۆ
زۆر باشە کاک مەسعود ئەف ساڵە دووەمە ئەف زیارەتکار هەرێما کوردستانی وەکە ترانزیت کار بینن پێشبینیکەن ساڵ بە ساڵ هەژمارە وان زێدەتر بیتن ئەگەر بپرسم سەدەم چییە ینی بۆچی هەرێما کوردستانی هاتی هەڵبژاتن دەمێکیدا بە ساڵە دووەمە و پێشبینیتکەن گەلە جا زیارەتکارژی وەکە ڕۆژنامەوانێن مە یان پەیاملێرن مە لە دەما هاتنەوان پێشوازیە لێتگەن و گەل داون گفتوگوێ دیگەکەن پسنا هەرێما کوردستانێتکەن و پسنا پێشوازیەتکەن و سەدەم چییە؟ حکوومەتە هەرێما کوردستانê û gelê Kurdistanê yan بڵێن ئەخلاقی ئێمەی کورد ئێمە زۆر ئینسانێکی میوان دۆستین ئینسانی مرۆڤانە و ئینسانیەتمان لەلایە ئێمە هەموو ئامادەکاریەکان دەکەین هەر گەشتیارێک یان خەڵکی بیانی کە داخلی هەرێمی کوردستان دەبێتن زۆر هەست بە ئارامی دەکات هەر بە ئاسوودەیی دەکاتن ینی ڕێزێکی زۆر ئێمە لە میوانان دەگرێن لە خەڵکی بیانی دەگرین و چۆن وڵاتی خۆمان بۆ خۆمان ئامادەکاریمان بۆ دەکەن ئەینەن ئەوها ئامادەکاری بۆ خەڵکی تریش دەکەن ینی ئەو بیانیانە ئەو گەشتیاران و زایرانە کە داخلی هەرێمی کوردستان دەبن ینی وا حەس ناکەن کە چوونە بۆ وڵاتێکی بیانی لەبەر ئەوەی ئێمە هەموو ئامادەکاریەکان دەکەن و هەموو دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئەرکدان بۆ ئەوەی ئەم پرۆسەی بە باشترین شێواز بڕێوە بچێتن چونکە ئێمە هەموو ستافەکانی ئێمە 24 ساعتە لە ئەرکدا دەبێتن و هەموو ئامادەکاریەکانی پێویست ئەنجام درراوە و ڕەنگە ئەم حدودە نزیکتر بێتن و خێراتر بگەنە شوێنی مەبەست و هەروەها دەتوانم بڵێم لێرە لە جێگای خۆیدا سوپاسێکی بێپایانی دەستگای خێرخوازی بارزانانی بکەن حقیقەتەمە ساڵی دومە لەگەڵماندایە بەو پەڕی دڵسۆزیە و بەپەڕی مرۆییەوە هەر لە جەنابی سەرۆکی دەستگا و جێگیری سەرۆکی دەستگا هەموو ستافی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانانی هەموو پێداویستی و پێش ئامادەکاریەکانیان بۆ ئێمە ئامادەی کردووە چ لە ڕووی دابینکردنی ئامێر چ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی حەبوو دەرمان و خواردن و ئازۆقا و بەتەنی و هەرچی پێویستە ئەنجامیان داوە و ئەرکی ئێمەی حکوومەتی زۆر سو کردە لە جێگای خۆتی زۆر سوپاسیان پرۆسی گەڕانەوەکەیان دواتر بەخواستی خۆیانە یان بە هەمان ڕێگە و ڕێکارە گەڕێنەوە بەڵێ خۆتان دەزانن ڕەنگە ساڵانە احتمالە میلیۆن نەفەر 2 میلیۆن زیارەتکار بە گشت سنوورەکانی ئێراندا بە ڕێگای هەرێمی کوردستان و بە ڕێگای سنوورەکانی عێراقیش داخلی نەجەف و کەربەلا بن لە گەڕانەوە خۆیان بڕیار دەدەن بە چ سنوورێک بگەڕێنەوە ینی ئازادن دەتوانن ئەو زیارەتکارانە کە بە حاجی عومران لە داخلی هەرێمی کوردستان بە جارێکی هەر ئەینی بە هەرێمی کوردستاندا بگەڕێنەوە بە دەواازی حاجی عومران دەتوانن بە سنوورەکانی تری عێراقیشدا بگەڕێنەوە یان ئەو زیارەتکارانەی لە سنوورەکانی تری عێراق داخلی شارەکانی نەجەف کەربەلا دەتوانن بە ڕێگای هەرێمی کوردستانیش داخلی باشە بگەڕێنەوە بۆ وڵات سنوورێ حاجی عومران بەردەوام ڤەکیلی هاتوچوونە خەڵکی چ زیارەتکار بن چ گەشتیار بی چ نەخۆش بیتن هاتنە زیارەتکارێکی زۆرێ ئیرانی وەکەتە گوت و پێشبینکەن ڕۆژانە 20 هەتا 25 ساعت ڕۆژێکێدا کاریگەریە سەروان نەخۆش و یان تاجر و گەشتیاری دیکە ناکەتن کو سەردانە ئیرانێکی یانش ئیرانێ بێتن سەردانە هەرێما کوردستانی بێت ئێمە لە حاڵەتی ئاساییدا 14 کۆمپیوتەرمان داناوە 14 کۆمپیوتەر بۆ ڕاپەڕاندین کارباری گەشتیاران ئەوانەی کە هاوچووی ئێران دەکەن بۆ ئەم جارە ئەو حسابەمان کردووە کە لە 14 کۆمپیوتەر کردومانە بە 55 کۆمپیوتەر کەواتە هیچ تەسیرێکی سلبی ناکاتن لە هاتوچوونی ڕێوێنیە خەلکی ناکەن کوتێ دەمەیدا هەژدەی مانگی هەتا شەش هەیوێ هاتوچوو دێ هەنێک ئەو زەحمەت بیتن زەحمەت نابێت زۆر تەبیعیە و زۆر ئاسانتریش دەبێتن چونکە ئێمە کۆمپیوتەرەکانمان زۆر زیاد کردبە بەڵێ ئەو بە شێوەی 24 ساعتە دەبێت یعنی ئەگەر ئێمە بڵێن ئەو 25,000 هەمووی لە 1 ساعتدا داخل نابن یان لە 2 ساعت داخل نابن لە 24 ساعتەکە هەمووی دابش دەبێت لەسەر ساعتەکان یعنی ئێمە دەتوانین تەختەیەکی باشی ئەم زیارەتکارانە پێچەند وانە ئەم بەهۆی ئەم گەرمایی کە ئێستا هەیە بەشێکی زۆری سەردانکەران بکەنە شەوانێ شەوان گەشتەکانیان بکەن خۆی بەگشتی زۆرتر بە ڕۆژ سەردان دەکەن ینی 5 بەیانی 6 بەیانی ڕۆحانیە چەند تعزیبی بخواتن پرۆسەکە دەست پێ دەکاتن ینی لە ڕووی ڕۆحانیەوە کێشەیان نییە گەر چونکە لە حدودەکانی تر سنوورەکانی تر وەکو مهران ڕەنگە زۆر پلەی گەرمایەتی لێرە زیاتر بێتن احتمالە یەکێک لە سەبەبەکانی کە زۆر لە زیارەتکاران بە دەواازەی حاجی عومران بێت کەش و هەوای کوردستان ڕەنگە فێنکتر بێتن لە باشوور عێراق بەسەکە گەشتەکە ڕۆحانی چەند تعزیبی بخۆلەوانە خێر زیاتر بیتن بابەتێکە ڕوحانی دینیە بە دەرونی ئینسانەوە ڕەباشە بەڕێز مەسعود باتێلی سەرۆکی لیژنەیە بڵندا ئامادەکاریە هاتنە زیارەتکارێن
ئیرانی ژ بۆ هەرێما کوردستانە هەرێما کوردستانی بۆ نەجەف و کەربەڵەمانە زۆر سپاس گەڵک مەمنون، زۆر سپاس.